ئەمن ئەمن سەفورا مستەفا هەلازم خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانم لە نەغەدەوە هاتووم. ئیشی من کارگای قەنەفەیم هەیە بۆ نۆکردنەوە و ئیشی تازە لە سەرویستی خەڵکی کار دەکەم. تقریباً 22 بۆ 23 ساڵە و کارە دەکەم. تقریباً دەهەیەک لە نەغەدەی کارم کرد، دوایە هاتمە ئێرە، تقریباً 12 ساڵە لێرە کارە دەکەم. لەسەر تەڵەبی جەماعەتێ ئیشی خۆم دەکەم. ئەوە ئیشی منە، ڕوویە کوبی خەیاتی قەنەفەی هەرچی مەربوط بە دکۆڕاتی ماڵی لە قەنەف و لە میزی نان خواردن و سیسەمی چاک دەکەم. وەڵاهی وەختێکی ئەو ئیشم دەست پێ کرد لە چوون بۆ زانکۆ نامۆفەق بووم. نامۆفەقەکەم ئەو کاتی ڕێپێدراو نەبوو لە ڕۆژهەڵات. بەڕێک مشکلاتم هاتە بەڕێ منداڵ و چووکە و ئەوانە من دوای ئیشێک دەگەڕام کە جێگرەوەی ئەو خەمە بێ. تەنها شتێک کە دۆزیمەوە دەگەڵ ئەلایقی من زۆر بێتەوە ئەو ئیشە بوو. ئەو ئیشەش لە نەغەدە هەر نەبوو، ئەمە بیدایەت ئیشی قەنەف فرۆشتنمان پێشانگای قەنەفەمان هەبوو. دوایە ویستمان کە کارەکەی بە خۆمان بیک. کە داماننا بە خۆم دەستم بە ئیشەکە کرد. زۆرم ئەو ئیشە پێ خۆش بوو لەسەر علاقەی شەخسی خۆم. ئەو کارم دەست پێ کرد و تێیدا بەردەوام بوو. وەڵاهی هەستێکی خۆشە، نایشارمەوە کە هەستێک بێ هەستم نسبەت بەو شتەی. خۆشحاڵم کە دە ئیشەکەمدا سەرکەوتوو بوومە، ناڵم وەک تاجرێکی موافقم و لە باری ماڵیەوە زۆر بێنیازم. تەبعەن ئەم ئیش دەکەم کە ئەم باری مادی ماڵم تەمین بێ و هەم ئیشەکەم کردبێ. کارگایەکم هەیە، ژن و پیاو تێیدا ئیش دەکەن. زۆرتر بەوەی خۆشحاڵم کە هەلێکم ڕەقساندۆ بۆ ئافرەتان. لە ئێرانیش کە بووم لە ڕۆژهەڵات تقریباً یەکەم کەس بووم ئەو ئیشەمدانا و ژنانێکی زۆر پێیان خۆش بوو بێن بۆنلان. تەبعەن لەوێ ژن زۆرتر ئیش دەکەن تا ئێرە. ئیشێکی قورسە، کەم ژن تێیدا دەمێنن، وەلی گرنگەوەی بێن و پێی ناسن، هەندە لێی نەترسن کە ئەو ئیشە چییە. وەلی پیاویش ئیش دەکەن، هەستێکی خۆشە گەڵ ژن و پیاو ئیش دەکەم. ئەمما ئەوەی کە هەستێکم هەبێ مقابل بەوەی کە ژن و پیاو لە بن دەستم ئیش دەکەن، زۆرتر هەستی خۆشحاڵیم هەیە بۆی کە هاوکار من بە خۆشەویستیەوە دەگەڵ چاک و خراپی کارەکەم دەگەڵم ڕاهات. مشتەرەکان لە ئیشەکەم ئەو جورەی دەڵەن زۆر ڕازین کەم توانیمە 23 ساڵ بەردەوام دەو ئیشەیدا و بەردەوامیش لە هەموو پیاوەکان ئیشم زۆرتر بێتن. بەداخەوە کەسانێک ئیشەکەی زۆر بە ئاسان وەردەگرن، هەر ئەو جورە دێن دایدەنێن ڕکابەری قیمەتەکان دەکەن. قیمەتەکان ڕەنگە خەڵک پێی وا بێ شتێکی زۆرە بوو، ئەوەلی ئەگەر بێن کارەکەی چاولێکن دەبین بەڕاستی هیچ شتێک نییە. هیچ شتێک نییە کە من نەمتوانیوە زۆر لە باری داراییەوە پاش 23 ساڵان ئەوەندە موافقم و ئەوەندە دەوڵەمەند. پس شتێکی زۆر نییە بەڕاستی. ئەمما هێشتا کۆمەلگاکەمان ئەو ئیشەی بجوانی نەناسیوە. بۆیە ناتوانێت حەزمی وی بکاتن قیمەتەکانی وی دەمقابل شتەکانی دیکەی بازاڕیدا چۆنە، ڕەنگە پێیان زیاد بێ. وەلی ئیشەڵا بەرنامەم هەیە داهاتوودا یەک زەڕەوەزیەتی بازار بوو، زۆر لە منەوەی دەخەمەنێ و بازار زۆریان داوا لێ کردم نەمخستە بازار، چونکە من پێم خۆش نییە ئیشی بازاری بکەم، ئیشەکان بێ کوالیتی بدەم. تەبعەن ئەوڕۆکان ئەگەر بتەوێ بە حسابی پارەی بۆ بکەی مەجبوری ئەو شتانش بکەی. ئەمە نەتەنها نەمتوانیوە بیکەم ناشیکەم، وەلی برندێک دادەنیم ئیشەڵا بۆ داهاتوو بۆ بازاری خۆم. ئەرێوەڵا ئەوەندە خۆشحاڵم وەختێک بەرهەمی خوکی خۆمە دەردەکەوێت، ئەوەندە بە خۆشەویستی و چاکی دەکەم و دەری دەخەم، ڕەنگە وەختێک کارەکەی لەسەر دەکەم هیچ غەمی دنیایم لەبەر نەمێنێ. طبعا ئەمە دەزانین 8 مارس لە ئەوروپای ڕادستی پێکرد جەماعەت ژنان لەوێ هەوڵیاندا حەق و حقوقی خۆیان وەرگرن.
ئەو ڕۆژە لەو ڕۆوە وا یادی لێ دەکرێتەوە فێری هەموو ژنان دەکا لازم نیە هەر ئوروپا بێ هەر کەسە لە شوێنی خۆی هەستێتن بۆ ئەوەی کە بتوانێت حەقی خۆی وەرگێ ئەوەی کە ژنەکان دە ماڵان خەزێنراون و بەس ئیشی قاپشۆردن و منداڵ بەخێوکردن ئیشێک نێ لیاقەی یەکدانە ژن بێ ژن لیاقەتی لەوەی زۆرتری هەیە ژنان هەنەکە لە دەرێ ئیش دەکەن و ماڵێش بەخێو دەکەن سەرپەرستی ماڵێش دەکەنەوە هەمووشیان ئیدارە دەکەن زۆریش بە باشی ئەو پیاوە موافقانە و دکتور و مهندس و دانیشمەندان هەموو لە بندەستی ئەو ژنانەوە دەرکەوتون حەقی ئەو ژنەی نیە فقط دە ماڵی خزێندرێتن و بەوەندەی سەرقاڵکرێتن مشکی وانە چاک کارێ دەکاتن هەر کۆمەلگایەک لە مێشک و فەنی ژنانیش ئیسفادە دەکە هەمیشە کۆمەلگایەکی موافقترە و ژنان ئەو ڕۆژانە یادەوەری ئەو ڕۆژانە دەکەنەوە بۆەوەی کە بە کۆمەلگاکەیان بسەم لێنن کە دەتوانن زۆر بەسوودتر بن لە ماڵێ وەختێک دەستن تێکەڵ کۆمەلگا دەبن تێکەڵ ئیشوکاری کۆمەلگا دەبن دیان هەیە بە باب و برا و مێردەکانیان پسەم لێنن فقط خەیاتی و ساڵۆن و دامەزرا و حکوومیەکان نین کە دەتوانن ئەوانە وەرگرن و سوودیان لێ ببین دەتوان دە ئیشوکاری دیکەشدا سوودیان لێ وەرگرن و ئیستیفادەیان لێ بکەن و حتممەنیش زۆر سەرکەوت و موافق دەبن ئەم نەو ڕۆژە لە هەموو ژنانی دنیا پیرۆز دەکەم و مبارەکبادیان لێ دەکەم و ئارزوو دەکەم ڕۆژێک بێتن هەموو پیاوێک ئەوەی بەخۆی قبولێنێ قبول بکاتن ژنیش وەکوی یەک ئینسانە مافی خۆی هەیە حەق و حقوقی خۆی هەیە ڕێز لە حەق و حقوقی ژنان بگیرێ ژنانیش ڕێز لە ماف و حەد و مەرزی پیاوان بگرن و پێکەوە بە یەکسانی بتوان دەکە ئەمەلگادا سوود لە وەزعەتی کۆمەلگا ببینن بۆ پێشبردننی ئەو کۆمەلگایە بە بەرەو پێشتونێکی بەباشی هەم لە باری کولتوریەوە هەم لە باری ماڵیەوە. ئێستا 6 مانگی کار نەکرد هەبرا لێرە 1 ساڵ کە تەواو کارە نەکاتنی ئیشەکەش بێ نابێت.